ئێمە لە دوایەوە یەکەوە تا ئێستا وەکو دەوڵەتێکی سەربەخۆ مامەڵەمان کردو و جیهانیش مامەڵەمان لەگەڵ دەکا. لەم سەدەیەدا شەرمە بەڕاستی خەڵک نۆکەرایەتی بۆ دوژمنانی کورد بکات. بۆیە ئەوەش بەدەنگی ئێوە دەکرێت چەند بتوانن شەرمەزار و ڕسویان بکەن. بۆیە من جارێکی تر داوە لە ئێوەی ئازیز دەکەم کە دەنگ بە کاندیدی جەنابی سەرۆک بەرزانی خاتویادگارخان بدەن بۆ ئەوەی بتوانین بیگەێنینە پەرلەمانی عێراق. لەسەر ئاستی عێراق و کوردستان دەنگەکانی پارتیمان کورسەکانی پارتیمان زیاد بکەین بەڕێزان. ئەو کاتە پێگەی کورد بەهێزترە بێ ئەوە تا جەنابتانەی بینن کە ئێستا هەولێری پایتەختی کوردستان بۆتە مەڵبەندی ڕاوێژکردن لەسەر داهاتوو عێراق و ناوچەکە. بۆیە دوژمنان بە تیارەی بێفڕۆکەوان و لە ڕێگای چەندین پلانی ترەوە پەلاماری کوردستان دەدەن. بەڵام ئەوەی جێگای خۆشحاڵیە کە سەرجەم پلانەکانیان پوسەڵ کراوەتەوە دڵنیابن ئەو پێشکەوتنانەی لە کوردستان هەیە هیچ هێزێک نییە بتوانێت ڕای بگرێ ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوەترە چێ کوردستان. لە کۆتاییدا من جارێکی تر بە خێراتنی ئێوەی ئازیزەکەم هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. زۆر شەرەفمەندین کە لە ئێرە لە خزمەت جەنابتانین توانیمان وتەی بە خێراتن پێشکەشی جەنابتان بکەین. جارێکی تر لە ئێرەوە دووبارە یەکەمەوە بە خێراتنی سەرجەم دانیشتوانی گوندەکانی سنووری قەزای ماوەت و گاپیڵۆن و هەموو گوندەکانی سنوورمان دەکەین. زۆر خۆشحاڵین و هەروەها بە خێراتنێژی گەرمی ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی و لقی بەڕێز و دەستگای ئەیلولی باڵا کاکە هەموو فەرماندەی هێزی خەبات و سەرجەم هەڤاڵانەکەین. زۆر سوپاس. ئێستاش داوا لە جەنابی بەڕێز کاک فازی ڕەوف نوێنەری جەنابی کاک عارف تەیفورەکەین با بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتەکەی. بەلای خوای گەورە و میهرەبان هەڤاڵانی خۆشەویست جەماوەری خۆشەویستی دۆڵی شینکایەتی و جافایەتی و ئالان بە ناوی جەناوی کاک عارف و ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی و بە تایبەتی برای بەڕێزم کاک شەخسەرەت لێرەیە سڵاوی گەرمتان لێکەین. هیوای سەرکەوتنتان بۆ خوازین لەم بەرنامە پیرۆزە. کەس و کاری شەهیدان پێشمەرگە قارەمانەکان ئێمەش کە هاتووین بۆ هاوکاری و پشگیری لە ئێوەی ئازیز و خۆشەویست بۆ ئەوەی بە هەمومان بتوانین بە گشتی کاندیدەکانمان سەرخەین. بە تایبەتی کاندیدی ئازیزمان خوشکە یادگار شەهید مەحموود و خوشکی شەهیدانی نەمر کاکە جەمال و کاکە عومەر و کچی دایکی خۆشەویست دایە حەلاو کە بەڕاستی من و کۆمەڵی هەڤاڵە زانین لێرە کە مقابلی شەهید مەحموود دەوری هەبوو. ئێمە بە هەمومان بتوانین ئەو بەڕێزە سەر بخەین بۆ ئەوەی ئەویش بۆ ئەم دەڤەرە و بۆ بازنەکەی بتوانێ بچێتە پەرلەمانی عێراق و دەوری خۆی ببینێ. بەڕێزان ئێمە ئەگەر ئاوڕێک لە مێژووی کورد بینەوە لە هەموو پارچەکانی کوردستان هەر لە شۆڕشی بارزانەوە بۆ خوارەوە بە تایبەتی شێخ عەبدولسەلام و شێخ محەممەد و تاکو ئەگاتە بارزانی نەمر ئەمە هەمووی نەک ئێستا لەو کاتانەیە و زوو دەوری سەرەکیان هەبووە بۆ خزمەتی کورد و کوردستان. دەورێکی باڵا و شۆڕشێکی پیرۆز و گەورەیان دروست کردبوو بۆ کوردستان. ئەنجایەتە خوارەوە بۆ دەوری جەنابی بارزانی باوکو نەمر کە دوای دامەزانی پارتی دیموکراتی کورد کە چۆن ئیتر زیاتر
بە ناوی پارتیەوە خزمەت و دەوری سەرەکیە بوو. کەواتە ئێمە بێ بە ناحەزان و نارانمان بڵێین خزمەتی پارتیمان جگە لە 75 ساڵە ڕابردووشمان هەر دەوری سەرەکیمانە بۆ خزمەتی کورد و کوردستان. ئیسپاتیەوە کاکە ئێمە وەکو پارتیمان کە خاوەنی کورد و کوردستانی دوا بە دوای ئەوەی کە جەنابی بارزانی ڕەحمەتی وفاتی کرد ئەنجا دەوری جەنابی کاک دریسی ڕەحمەتی و جەنابی سەرۆک بارزانی کە چ دەورێکیان هەبووە بۆ پاڵپشت و دەور و هاوکاری و بەرنامەکانی کوردستان. ئێمە دوای ڕاپەڕین بە تایبەتی جەنابی سەرۆک بارزانی دەوری سەرەکیە بوو لە دروستبوونی پەرلەمانی کوردستان و حکومەتی. ئەوە هەر جەنابی بارزانی بوو داکۆکی کرد بۆ ئەوەی کە هەڵبژارن بکرێ و پەرلەمان دروست کرێ. لەوەوە ئێمە توانین بڵێن کاکە مەسعود بارزانی خۆشەویست و سەرۆکمان کە چەند دەوری سەرەکیە بوو بۆ داکۆچی لە مافەکانی کورد و دەوری سەرەکیە بۆ لە ناو حکومەتی کاتی عێراقی لە نووسینەوەی دەستور و پاراستنی مافەکانی کورد کە چۆن جەنابیان دەوری سەرەکیان هەبووە. ئەمانە ئێمە بەرامبەر ناحەزان و ناران زیاتر ئەتوانین باز لەو ڕابردووی خۆمان بکەین، زیاتر ئەتوانین ئیسپاتی خۆمان بکەین وەکو پارتی دیموکراتی کوردستان بۆ پاڵپشتی کورد و بۆ بەدێهێنانی مافەکانی. هەواڵان ئێمە زۆر دەستکەوتی گەورە و مێژوویمان بووە، زۆر دەستکەوتی باڵامان بووە. دەستکەوتی ناو پەرلەمانمان لە دەورەی یەکەمە دروستبوونەوەی ئاڵای کوردستان بوو کە بووە فەرمی، کە بووە ئەوەی کە ئێستاش و لەوەتەی هین بووە کە پشەچێتەوە بەسەر هەموو دام و دەستگا و پارەگا و بچێتە چوار پارچەی کوردستانەوە ئاڵای پیرۆز. ئێمە لە پەرلەمانی یەکەم توانیمان هەموو دەستور و یاساکان بڕیارەکان ڕێک بخەین، ئەویش دەوری سەرەکی هەر پارتیمان بوو کە زۆرترین ئەندامی پەرلەمانمان هەبوو، ئەوەی بمانویستایە سەرمانەخست و جێبەجێ بوو. ئەمانە هەموو دەستکەوتن، ئەمانە هەموو ئەوانن کە ئێمە بتوانین ڕوبەڕووی نارانمان بینەوە. پارتیمان ئەندامی پەرلەمانی نوێنەرێکی لە هەر شوێنێ بوو بێ ئەوە سەرکەوتوو بووە، ئەوە زامنی پاراستنی دەستکەوتەکان بووە، سەرخستنی دەستکەوتەکان بووە. بۆیە ئێمە هەمومان هەوڵەدەین بۆ ئەوەی بتوانین کاندیدەکانمان زیاد بکەین و زووتر سەری خەین. ئێمە لە کوێ تەجروبەی ڕابردوومان زۆرە لە حکومەت، لە پەرلەمانی کوردستان، لە پەرلەمانی عێراق، لەبەرەوەی زۆرترین ژمارەی هەڤاڵانین، بۆیە توانیمانە هەموو کاتێ سەرکەوین بەسەر ئەو مادە و بڕیار و یاسانەی کە هەیە سەری خەین. کەواتە بۆیە ئێمە توانین بڵێن بە دەنگی بەرزەوە بڵێن ئێمە خاوەنی کورد و کوردستانین، ئێمە خاوەنی ئەوەی کە بتوانین سەرکەوتن هەر بۆ ئێمەیە، بۆ پارتیمانە، بۆ پێشمەرگە قارەمانەکانمانە، بۆ بنەماڵەی سەربەرزی شەیدانمانە، بۆ ئێوەی ئازیز و خۆشەویستە. ئەبێ هەموو جارێک ئەوەمان لەبیر بێ و بڵێن هەر پێشڕەوی کووردە، پێشڕەوی کووردە پارتی
و پێشڕەوی کورد پارتیە و سەرۆکەکەشمان هەر بەرزانیە و زۆر زۆر سوپا بۆم. بارزانی ئەی مامۆستای کوردایەتی وازایەتی، ئەی پێشەوای قارەمانی و پارتایەتی، ئەمڕۆ هەباڵانی ماوەت پەیمانیان داوە بە وڵات، دوێنێ بە چەک ڕزگارکەربوون، ئەمڕۆ دەنگ دەکەن بە خەبات. بڕیارمان داوە کە دەیدا بە خۆشی و شادی و لۆغان هەر لەگەڵ خۆڕەڵاتنە پێیان بڵێین بێنەیاران، پێیان بڵێین بە یەک دڵ و بە یەکسانی، هەتا ماوین پارتیە بین دەروێژە بین لە خانەخاکەی بارزانی. هۆ خەبات گێڕانی سەرکەشی ماوەت، هۆ ئالانی سەر بڵند، ئەی قارەمانانی دۆڵی جافایەتی، ئەی خەبات گێڕانی دوێنێ و ئەمڕۆی دەنگ دلێرانی شینکایەتی، ئەی سوورە قەڵاتی بە ئەمەک و بە وەفا بۆ ڕێبازی بۆ کە بارزانی. بەخێر بێن، بەخێر بێن بۆ کەرنەڤاڵی سەرکەوتنی پارتە خۆشەویستەکەمان، بەخێر بێن بۆ سەرکەوتنی کاندیدە خۆشەویستەکەی ڕێبازی بارزانی. سەرتان بڵندکەن، ئاڵاکانتان بەرزکەنەوە، ڕۆژی دەیدا مێژوو چاوەڕێتانە. داوا لە خاتو یادگارەکەین بربژێری پارتیمان با فەرمێ بۆ پێشکەشکردنی وتێ. سڵاو لە یەک بە یەکتان هەواڵانی بەڕێزم، پڕبەدڵ بە خێراتنێکی گەرمی یەک بە یەکتان دەکەم. من یادگار مەحموودم و وابزانم لەوە زیاتر پێویست ناکە هیچ شتێکی تر بڵێم لەبەرەوەی کە کاک فازیل هەواڵی بەڕێزمان پێشمەرگەی ڕۆژانی سەخت ئەوەی کە دەبوو ترابایە عەرزی بەڕێستانی کرد. من لێرەم بۆی کە پێتان بڵێم من وەکو بربژێری بەڕێستان و بە ئومێدی ئەوەی کە ببمە نوێنەرتان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەرنامە و کاری من چی دەبێت. بێگومان بەرنامە و کاری من هەر هەمان سیاسەت و استراتیجی حیزبمانە، حیزبی پارتی دیموکراتی کوردستان، ئەو حیزبەی کە پارێزەری دەستکەوتەکانی میلەتی کووردە، ئەو حیزبەی کە پارێزەری شکۆ و کەرامەتی کووردە. ئێمە دەزانین لە ئایزال ئەناڵێنین بە دەست چەند کێشەیەکەوانێ. ئەو کێشانەش زەوتکردنی دیسانەوە مافەکانمانە بە جۆرێکی تر. یەکێک لەو مافانەی کە زەوت کراوە کە نادرێت شای سدارایەکانمانە، بێگومان بێجگە لە مافە نەتەوەیی و نیشتیمانیەکانمان. بەڵام شای سدارایەکانمان بێجگە لە بورجا ئەو کەم تەرخەمیەیە کە حکوومەتی عێراقی خۆی لێ ئەدزێتەوانێ، ئەویش پەیوەندی هەیە بە قەرەبووکردنەوەی ئەو هەموو زیانەی کە لە خاکی کورد و کوردستان و لە گوندەکانمانیدا. لەبەرەوەی کە بودجە شای سدارایەکانمان بۆتە چەکێکی تر، بۆتە درێژکراوەی هەمان سیاسەتی تەحریب و ئەنفال و کیمیاباران، لە ڕێی بودجەوانێ دەستیان ناوەتە قوتی خەڵک، دەستیان ناوەتە قوتی خەڵکی کورد. بۆیە یەکێک لە کارەکانی ئێمە ڕاستی هەوڵدانە بە مولزەمکردنی حکوومەتی عێراقی. ئەو شای سداراییانە قەرەبووی ئەو گوندانەی کە بەلایەنی کەمەوانێ 3 بۆ 4 هەزار گوندە و تەنانەت کانیاوەکانیشمان پڕکراونەتەوانێ. ئەو قەرەبووە بکرێتەوانێت لەگەڵ قەرەبووی ئەنفال و کیمیاباراندا. بۆ ئەو کارە سەختەش بێگومان بە تەنها بە نوێنەری عێراق ناکرێ. بە نوێنەری عێراق ئەو نوێنەرانەی کە بەڕاستی دەبنە نوێنەری کورد لە عێراقدا، ئەو نوێنەرە ڕاستەقینانەش نوێنەری کورد ئیسپاتە کە تەنها و تەنها نوێنەرەکانن کە لەسەر
لیستی پارتی دیموکراتی کوردستان متمانەیان پێدەدرێت و دەچێتە ئەوێ بۆ بەرگریکردن بۆ ئەوەی ببێتە دەنگ و چاوی ئێوەی خۆشەویست، ئێوەی دەنگدەر، ئێوەی کورد. هەر بۆیە بۆ ئەو ئەرکە بۆی کە ئێمە بتوانین هاوکاری مەرجعی سیاسیمان بکەین بۆ ئەوەی کە پێگەی پارتی دیموکراتی کوردستان بەهێز بێت، ئێمە دەبێت دەنگ بین، دەنگیش بین بە کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان. لەم بازنەیە بەندە کاندیدا بە ژمارە 23 لە بازنەی 1 لە سلێمانی. هیوادارم کە بمە جێگەی متمانەی 1 بە 1تان و بگەمە شوێنی خۆم بۆ ئەوەی کە بتوانم ئیسپاتی کەم کە من دەبمە نوێنەرێکی ڕاستەقینەی خەڵکی خۆم واتە کورد، لەبەرەوەی کە بۆ کورد بۆ کوردستان من وەکو بنەماڵە دەریایەک خوێنم ماوە، هەر لە پێناو ئەو میلەتەیە، لە پێناو ئەو هەموو خوێنێک کە بۆ ئەم میلەتە ڕژە من پەیمان دەدەم کە ئەرکی خۆم وەکو نوێنەری کورد زۆر بە ئامانەتەوانێ بەجێ بهێن بوو. لەوە زیاتر کاتان ناگرم، مەمنونتانم دەستی 1 بە 1تان دەگوشم کە ئەرکتان کێشاوە ئەمڕۆ تەشریفتان هێناوە و بە هیوای سەرکەوتن هیچ اختیارێکی تر لە بەردەستمانە نییە، تەنها سەرکەوتن نەبێ و ڕۆژی دەیدا ئەو سەرکەوتنە تۆمار ئەەکەین بە پشتیوانی خی گەورە و بە پشتیوانی 1 بە 1 ئێوە و سپاسانەکەم دووبارە. کەرامەتی ئینسان خاچێتی، ئەگەر خاچیان لەسەنی یعنی کەرامەتن نییە، ئەو ئەچێ بۆ سەرنەوەی و کەرامەت، ئەو ئەچێ بۆ سەنی شایستە داراییەکانی هێزی پێشمەرگەی کوردستان، ئەو ئەچێت بۆ سندنی مافەکانی بنەماڵەی ئەنفالکراوان، ئەو قوربانیانی جینۆسایت، ئەو بۆ واناچێ. بۆیە ئێمە هەمومان دەیدا پێویستە خەڵکی کوردستان، پێویستە خەڵکی ماوەتان، سنووری ناوچەی ماوەت، خەڵکی سلێمانی، مەحافەزەی سلێمانی، مەحافەزەی هەڵەبجا دەست بخاتە سەر سێوەکەی دڵ بە ویژدانەوە، نەک بە مجامەلە، نە لەبەر خاتری کەس، لەبەر خاتری خوا ڕاستی پێخۆشە، لەبەر خاتری خوا ئینجا لەبەر ویژدانی خۆی، چونکە ئینسان بەرپرسیارە لە ویژدانی خۆی دوایی، لەبەر ویژدانی خۆی ئەو پەنجە مبارەکەی کە مۆرەکات سەحەکە نا جاران سەح بوو، بەڵام قەڵەمە مۆرەکە بدا لە کاندیدی ئەو حیزبەی کە پارێزەری کەرامەتی نیشتیمانی هی کوردستانە، ئەو قەڵەمە بیات لەو چوارچێوەی کە لە بەرامبەریان نووسراوە یادگار محمود نەسڕوڵڵاه، لە بازنەی دووە لەو چوارچێوەی با کە نووسراوە شنۆ نووری، لە هەر شوێنێکی تریشە لە بازنەی سێ و لە بازنەی چوارەوە خۆی زارێک چێنەوانە. خوای گەورە پارێزەری خاچی پیرۆزی کوردستان بێت، وەتەن هەر ئاوەدان بێ، ئێوە هەر سەربەرز و لە خۆشییا بن، بە یەکەوە دەیدا ئەچین، نەک هەر ئەمانەی کە لێرەن خەڵکێک کە هەر پارتیش نییە، بە یەکەوە چین دەیدا ئەو پەنجەمۆرە ئەو قەڵەمە ئەین لەو چوارچێوەی کە نووسراوە پارتی دیموکراتی کوردستان و بەرەو سەرکەوتن هەر لە خۆشییا بن. ئەمڕۆ وەک ئەنجومەی دەوروبەری سلێمانی یەکێتی ئافرەتانی کوردستان بۆ پشتگیری لە کاندیداتمان خات و یادگار محمود لە بازنە 1 بە ژمارە 23 هاتوین بۆ شارۆچکەی ماوەت، هیوای سەرکەوتنی بۆ دەخوازین. ئافرەتانی ئەم دەڤەرە بە ئام لە هەر لە سەرەتای شۆڕشەوە کە دەست پێکراوە لانکەیەکی پارێزەری پێشمەرگە بوون، بە بەردەوام لە شان بەشانی پێشمەرگە کاریان کردووە، بە
هەر لە هەر ڕوویەکەوە بێ یارمەتی بڵێن شۆڕشیان داوە لە ئێستا لەو کاتەوە تا ئێستا بەردەوامن هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازین هیوادارین نمونایان زۆر بێت و بە هیوای سەرکەوتن بۆ خاتو یادگار ئێمە وەکو هەواڵانی ناوچەی ماوات ئەمڕۆ لێرە کۆبوونەوە بمبەستی ئاهەنگێک بۆ پشتگیریکردن لە پارتیمان هەروە کاندیدە بەڕێزەکان و داواکارینە کاندیدەکانمان کە لە بەغدا بتوانن داکۆکیکەن لە مافی کورد و هەروەها مادەی سەڵکی جێبەجێکەن و ناوچە دابراوەکان و داگیرکراوەکانی کوردستان بتوانم بگەڕێنەوە خاکی کوردستان و لە پەروەردە و تەندروستی و هەموو بوارەکان بتوانن مافی گەلی کورد بە تەواوەتی بدەن. من وەکو گەنجێک دەنگم بۆ پارتی دیموکراتی کوردستانە وەکو ئافرەتێک دەنگم بۆ ئافرەتێکە کە ئەویش کاندیدی ژمارە 23 پارتی دیموکراتی کوردستانە خات و یادگارە کە بە شانازیەوە دەنگی پێئین ڕۆژی دەیدا ئەچینە سەر سنووقەکانی دەنگان و دەنگی خۆمانی پێئین بەو ژنە بوێرە بەو ژنە کچە شەهیدا کە جێگەی شانازی ئێمە و ئەم شعرەشم پێشکەشە بە پارتی و بە کاک مەسعودیشە حتمەن سڵاو یەکەم سڵاوم بە دڵ و بە گیان بۆ کاکە گیان هیوای هەمومان سڵاو لەو کوردەش کە خۆشی ئەوێت ئاواتە خوازە پارتی سەرکەوێ سیرکەن پاییز جوانی هێناوە بە ڕەنگی زەردی شاری پۆشاوە ئاڵتونە ڕەنگت ڕێبازت ڕوونە دۆستت خۆشحاڵە بەم سەرکەوتنە جەنابی سەرۆک جوانت فەرمووە وتوتە پارتی دارە بەڕووە دوژمن کوێرایی پێت داهاتووە ئەزانم ڕەگمان لە بن نەهاتووە پەیمان بێ ڕێبازەکەت لەبیر ناکەین بۆ سەرکەوتنت گیانمان دڵمان فیدات ئەەکەین هیممەت ئەبین و ئەڕۆین بۆ سەر سندوقی دەنگدان دەنگمان دووپات ئەەکەینەوە ئەیڵین و ئەیڵینەوە نەبۆ و نابێ و نابێتەوە هەر پارتیە و ئەیباتەوە ئەم دەڤەرەی ئێمە تایبەتمەندێک خصوصیەتی خۆی هەیە لەبەرەوەی یەکەم ڕاگەیاندنی کوردی لەو سنوورە بووە و بۆیە پێویستە دەنگ بە کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان بدەین لەبەر ئەوەی کە دوێنێ پرابێرمەکان لە ساحیلا و مەحموودیە و پردێ بە چەک بەرەنگاریان بوونەوە ئەمڕۆ بە قەڵەمی دەنگدان بەرەنگاریان بینەوانێ و بۆ بەدێنانی مافە دەسوودەکانی هەرێمی کوردستان دەنگەیەم بە یادگارخان لەبەرەوەی ئەزام پارێزگاری لە مافەیە ڕەواکانی گەنج ئەکات پشتمان ئەگرێ کورد و بۆیە دەنگی پێ ئەین ئێمە وەکو ناوچەی ماوەت هاتوین دەنگ بدەین بە کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان کاندید یادگارخان ئینشاءالله سەرکەوتوو ئەبێ ئێمە بەڕاستی هەمومان ئامادەین هەمومان دەچینە سەر سندوقی دەنگدان بە دڵ و بە گیان ئێمە بەس پارتی سەرۆک بەرزانی ئێمە سوپاسیان دەکەین ئێمە ئامادەین بە هەموو شێوەیەک ئەمڕۆ ئێمە ئەم کارنەڤاڵە قەشەنگەمان سازداوە بۆ پشتیوانی لە کاندیدانی جەنابی سەرۆک بەرزانی سنووری ماوەت ینی خاوەنی قوربانیدانێکی زۆرە چەند جار وێران کراوە ئەنفال کراوە چیمیاباران کراوە بۆیە خەڵکی ماوەتیش گەیشتۆتە ئەو قەناعەتە کاوەی لە بەغا بەرگری لە مافەنەتەوەکانی کوردستانەکە کاندیدەکانی جەنابی سەرۆک بەرزانیە بۆیە ئەوەی کە جەنابتان بینیتان ئەو حەشاماتە زۆرە لێرە ئامادە بوو لە کەرنەڤاڵەکەدا ئێمەش کارمان کردو بە پێی بەرنامەی لیژنەی ناوچەمان کە سنووقەکان هەوڵین پڕ بکەین لە دەنگی زەرد بە پشتیوانی خی گەورە بۆی کە بتوانین خات و یادگار کاندیدی ژمارە 23 جەنابی سەرۆک بەرزانی بگەین لە پەرلەمانی عێراق نەکەر سنووری خۆمان ومێ دەکەین کە سەرجەم کاندیدەکانی پارتیمان لە سەرانسەری کوردستان و عێراق دەنگێکی یەکجار زۆر بەدەست بێنن بۆ ئەوی کە پێگەی کورد لە بەغا بەهێزتر بێت چونکە هەچ کاتێک پێگەی کورد لە بەغا بەهێز بوو بێت دیارە ئەو پارتی زۆرترین پەرلەمانتاری هەبوو بۆیە خەڵکیش گەشتۆتە ئەو قەناعاتە ئەوەی کە ئێمە ئەیبینین خەڵکەیە ئەندامی پارتیژ نییە بەڵام پێی خۆشحاڵە من حەزەکەم دەنگ بدەم بە کاندیدەکەی پارتی بۆ ئەوەی کە بتوانن لە بەغا کاندیدەکانی ئێوە دوای بەرژەوەندی خوان ناکەون هەوڵ بدەن کە بەرگری لە مافەکانی خەڵکی کوردستان بکەن وەکو کادرێکی لە قیبیسیوەک ئێمە ئەمڕۆ لە خزمەت جەماوەری سنووری لیژنەی ناوچەی ماوەدا بووین بۆ پێشوازیکردن بۆ بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە تایبەتی نوێنەرمان لە بازنە یەک خات و یادگار
محمود نەسڕڵڵا بە ژمارە 23 چەند نوێنەرمان زیاد بێ لە بەغا ئەوەنە پێویستەوە ئەوەنە زەروریەتە بۆ ئێمە بە تایبەتی بۆ داکۆکیکردن لە مافەکانی گەلی کورد زۆر زەروریەتە هەتاکو ئێمە نوێنەرێکمان زیاتر بێت زیاتر بەهێزتە دەبین پارتی چەند بەهێز بێت ئەوەنە خەڵکمان بەهێزە بێت و ئەوەندە گەلی کورد بەهێزە بێت لە خوارەوە بۆ داکۆکیکردن لە مافەکانی گەلی کورد بۆیە ئێمە سوپاسی ئەو جەماوەڕاکەین کە بۆ جۆش و خرۆشەوە پێشوازیان کردین و هاتن بە نەگمانەوە بۆ بانگەشەی هەڵبژاردن دووبارە سوپاسیان دەکەین و دەستخۆشیان یەکەین و مەمنونیانین کە هەر هەموو نەک دەنگی خۆیان هەوڵیان داوە هەر هەموو لەم لاولاوە چەند دەنگێکی تر زیاد بکەن بۆ کاندیدەکەمان. Demokraty,